تگەیشتم هەرچی نوکە بۆ مەمانە بۆ فەنا تگەیشتم هەرچی نوکە بۆ مەمانە هر بتم یا تو دنیانی ربنا یا ربنا من لنوری مصطفى ويخدع أوكو إكسي قلبا بها مونا وعباشا وصفير باسی چاوی او دکا من توقی ما یازا البسا دل فدای بدی ریشانی خدری او فداء بدري شاي قدري أبي كايا روح بقول بالي أصحى أبي سرباسا روح بقول روحي أصحى أو بسرباسا لو حجازة بوني مسكين أو خطايا وخطا بوهما يا عالمي سوس في وكوني أتى بوهما يا عالمي سوس في وكوني أتى بەخشن دڵ میرەبان سڵاوتان لەبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی پەیام بەختەوەرین کە جارێکی دیکە لەگەڵ هاوکارم کاکشوان هاتینەوە خزمەتان لەخوای گەورە دەپاڕێنەوە کە تاعەت و ڕۆژ و نوێژ و تەراویحتان قبول بێت ئینشاءڵڵا لەخوای گەورە دەپاڕێنەوە کە ئەم دەشەوەی کۆتایی کە ئەم شەوانی کۆتایی ڕەمەزان بکاتە تێشوویەک بۆ ڕۆژی قیامەتمان ئینشاءڵڵا. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ لە میهری ڕەمەزانەوە خوای گەورە میهر و ڕەحمان و ڕەحیمی خۆی بڕژێنێ بەسەر دڵ و دەرونی هەموو دڵێکی شکاو و هەموو دڵێکی زامارە ئینشاءڵڵا دەشەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان بێتە مایەی خێر و بەرەکەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک. ئەم شەویش بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە وەروەها لە بڕگەی ئەوینی قەدر لەگەڵ هاوکارانمان کاک هێمن پێنجوێنی زۆر عەزیز و میوانێکی زۆر بەڕێز کاک ئاودێر محەممەد شاعیری خۆشەویستی لاو ناسراو بە کاکە دامی لەگەڵتان ئابین و هەروەها بڕگەی ترسیار و وەڵامیشمان دەبێت. بەڵازان چاوتان لەسەر شاشی پێیان بێت ئەم شەو ئینشاءڵڵا ئەوینی قەدر شەوێکی عیرفانیتان پێشکەش دەکەین و لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەت و زانیاری و ڤیتی دیکەمان بۆ ئامادە کردوون کە دەخوازین سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. کاگەمنیان زۆر بەخێر بن. بەخێر بن.
کاکەو دەگیان دێوە لای بەڕێزێ خێر بێ یاخوا لە کەیەکەوە دەست بەم شعر و بەخشانە هونەری ئیسلامیانە کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على سيدنا مصطفى وآله مستكملين الشرفة بندا وكو سرتاي دەست پێکردنم دەمێکە مشتاق و هەواڵپرسی شعرین وەلێ وەکو نووسین تقریبا لە 2016 دەستم بە نووسین کردووە بەڵام هەر لە سەرەتای قۆناغەکانی خوێندنی منداڵیمەوە لە 3 ئامادەیەوە تقریبا لەو کاتەوە خەریکی شعر و نووسین و ئیتر خوێندنەوەین بەڵام تا با بڵین سەرەتای 2016 ئەو نووسینانی کە هەم بۆشتی کرچ و کاڵ بوون وەک هەموو ئەوانی تر و بە قۆناغێکی سادە تێپەڕیون بە لاساییکردنەوەی شاعیران و ئەدیبان و نووسەرانی تر و دواتریش ئیتر کەم کەمە شتمان خستۆتە بەرچاوی خەڵک. زۆر باشە مامۆستا دامی ئێستاکە بە بەشێک لەو شعرانی بەڕێزت یەکێک چیت بۆ ئامادە کردوین ئەم شەوەمان زیاتر بۆ بڕازێنیتەوە. ئەم شەو وەکو معلومە شەوی قەدری مبارەکە کە دەمێکە مسلمانان چاوەڕێیەکەن و لە سەرەتای مانگی ڕەمەزانە خوان ئاماداکەن بۆ ئەم دەشەوی کۆتایی جا ئەمەش بە فەزڵ و گەورەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فلەبەر ئەوە پێم خۆش بوو لێرەوە یەکەم شعرمان بنێرینە خزمەت ڕۆحی مبارەکی ئینشاءالله ئینشاءالله. جذب بال دوری تا نهایت كدل مشتاق بو زلفي سيايت جذب بال دوری تا نهایت كدل مشتاق بو زلفي سيايت برابيتي عشق بما حضورت لقفتو قوي ضلاب بكفايت مقصدي أو أريني بو كفرموي تو بدعوت شوية ما لا نهاية بين قرباني همو نوري جمال كيد شبهه بأوشي وسماية تو بلي من للاي تو دا ببيجيم تو بلي بيما أو مالو سرايت نية مالو لا نبو من لدنيا لآخرت بيما بر أو نوايت وەکو دەروێش کە حاڵم دێ بەناوت لە غەیری تۆ بۆ لای کێ بەم شکایەت پڕ بە چاو کێ سەیری خۆری کردووە بۆیە نورت لەسەر سەرمان ویقایەت سابکەی لوتفێ بە حاڵی غولامت تا ببینم لەو کەماڵ و وەفایەت داومی سبحەی چۆن نەجاتی بێ مەگەر مەدەد بێنێ بە یەک لەمحی کفایەت. یا ڕەبی دەستێ خۆشێ مامۆستا دامی کاگەم لای بەڕێزە لە کاتی پرۆڤەکەشەوە لە کاتی کە سرود لە خوێنیت سەرنجی ئەو ماوە کە لە کانگای دڵتەوە هەڵدەخڵێ ینی هەستەکەم کە جیاوازیە گەیە لە نێوان ئەوانەی کە سرودی ئاینیەڵێن ئەمە ئەگەر بۆمان باسکەی چۆنە؟ وڵی ئوستاز بمبەخشە ئینسان هەر ئیشێکەکە ئیخلاسیت زۆر مهمە زۆر جار یعنی جاری وای ئینسانێکە چێ بۆ دزی ئەوەنە بە ئیخلاس و دڵسۆزیەوە چێ دزێکەشەکە کە کارێکی خراپە جا ئەگەر ئینسان بۆ کارێکی باشە و بۆ محەبەت و بۆ عیشق ئەگەر لە دڵەوە نەبێ کەواتە هیچمان نەکرد بەڕاستی وەختی ئینسان کارێکی خراپە ئەکات لە دڵەوە ئەوەندە پێی خۆشە بیکە هەدەفەکە پێکێ. زۆر باشە کاگێ من تامان نێمە بڕگەیەکی تریشمان هەیە لەگەڵ بینەران جارجار سەرخینە سەریان لێرەوە بەشکم پەیوەندیمان پێوە بکەن بڕگەی پرسیار وەڵامان هەیە لەگەڵ بینەرانی عزیز ئەم شەویش لەگەڵ هاوکارانمانەوە بە تێکەڵی لەگەڵ تاناوی چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانیەوە دەکەین یەکەم پەیوەندی تەلەفۆنیشمان وەردەگرین لە سلێمانیەوە کاک جەوهەر ڕەوف سڵای خوات لەوێ کاک جەوهەر باشی شکر کاک جەوهەرگیان دەستخۆشی بەرنامەکە بۆ جەنابت و بەخێرهاتنی و میوانە بەڕێزانە ژەکەم شەڵا خوای گەورە عیبادەتی با بڵێن شەوانی قەدرمان بن کاجە شەوی قەدر خۆی یەک شەوە
بەڵامی توخوای گەورە ئینشەڵا عیبادەتی شەوانی قەدرمان بەنسیب بکە و ئەو شتا فەرمای لەیلة القەدر خەیر من ألف شهر ئینشەڵا و ئامین خەیر من ئەجمعین ألف کاک شهر جەوەر بەنسیبی هەر یەکێکمان کە. بە ناوی میوانەکانیشەوە زۆر سپاس. کاک جەوەر پرسیارەکەی ئەم شەومان هاوکارم کاک دانیار بۆ دەخوێنێتەوە مێدەکەین وەڵامەکەت لابێ. کام سوورەتی قورآانی پیرۆز کۆتا سوورەت کۆکرایەوە واتە ئەو سوورەتە ناوی چێکە کۆتا سوورەت بوو کۆکرایەوە لە قورآانی پیرۆزدا کام سوورەت بوو کۆتا سوورەت کۆکرایەوە؟ بەڵێ چاخر وەڵی تۆ یەختیارە شتێ بڵێ خوا عەفوکە. تۆ شتێک بڵێ با من ئەگەر وانە بۆڵێم وانە ئاسانکاریت بۆ وەکەم. ئەها وڵی ئاخر ئاەت کە هاتۆتە خوارەوە اليوم أكملت لكم دينكم سوورەتی مائیدەیە. جان آخر آيات كعاتات أخواره اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي لسورة مائدة آية أيوكو آخر آيات كعاتات أخوار وكو إنش كوكرا وتوا بەڵێ کاک جەوەرگیان کاتێک أغلب تسلسل القرآن به أديهم به أدي سورة الناس وأوان به کاک جەوەر لە سەردەمی ئیمامی عوسمان کەوا بە یەکجاری قورآن بە یەک نوسخەی کامل کۆ ئەکرێتەوە مەبەستمان ئەو سوورەتەیان کۆتا سوورەت کامە بوو ئەوەی سوورەتی ناسیش نییە و مائیدەش نییە هەروەکو هاوکاریەک بۆ بەڕێستان و لەبەرەوەی یەکەم پەیوەندیشی کام سوورەتە بوو چی بە مێشکتایەت والله چی بە مێشکمایەت خود لا هنا بابلين تصور كم صورتي هندي والله عقل بهش شيء ناسي دەی باشە زۆر سپاس بۆ کاک جەوەرنامەیەک لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو تانیا عیزەدین وەردەگرین لە کەرکووک سڵای خوا لەوێ خاتو تانیا زۆر سپاس زۆر سپاس خاتو تانیا پرسیارەکە گوێبیستی ویان دووبارە بۆ بخوێنمەوە والله گوێبستی بووم بەس والله جارەکەی ترش وەڵامەکەم نەزانیم جارە یارمەتیم دەن زۆر باشە تۆ وەڵام شتێک بڵێ ئینشاڵڵا هەر هاوکاری تەکەین بەڵێ من هاوکارێکەوە یەگەر بێر وەڵامەکەی بڵێ سوورەتی قەدر نییە قەدر نییە جاکیاڵێ قەدر نیە دانیا تۆ لە خۆتۆ بۆڵێ وەڵامێکی لێ وەرگرە و تەواو قەلەقی مەکە بیگۆڕم نەیگۆڕ باشە قەینا کاک دانیار وتی بیگۆڕم ئەمە وەڵام بە خێرایی پەیوەندی زۆر لەسەر هێڵم لەبەرەوەی کە بتوانین پەیوەندەکانی دیکە زۆر سەری نییە با سوورەتی والله یەک دقێ با ستات لە ماڵەوەش بکەم سوورەتی بەقەرە نییە زۆر باشە خاتوتانی عیزەدین لە کەرکووکەوە ئەو وەڵامت بۆ جێگیر دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت لە هەولێرەوە خاتو سەروین عەبدوڵڵامان لەگەڵە سڵای و خاو لێ بێ السلام عليكم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا زۆر سپاس بە خێراتی میوانەکانتان دەخەم. زۆر سپاس ئینشاءالله. خاتو سەروین کام سوورەت لە قورئانی پیرۆز کۆتا سوورەت بوو کۆ کرایەوە من دەرم سوورەتی ئەلتەوبە هاوکاریم بکە شوێن خەدرەوە چۆن خاتو سەروین دەرم ئەم دەڵێن سوورەتی ئەلتەوبە زۆر باشە بازی گۆڕم زۆر باشە خاتو سەروین بڵام من سوورەتی تەوبەت بۆ جێگیرەکەم سپاس لە لای پەیوەندێکی دیکە خاتو هاوژین عەبدوڵڵا لە هەولێر وەردەگرین سڵای خوا لەبێ خاتو هاوژین السلام عليكم عەلەیکی سەلام وەرەحمەتوڵڵا عەلەیکم السەلام خۆش بەرنامەکە زۆر سپاس گوێبیستی پرسیارەکەمان بووی سوورەتی چی زۆر باشە خاتو هاوژین عەبدوڵڵا سوورەتی تەوبە سپاس بۆ پەیوەندیەکەت چنە لای پرسیارەکە دووبارە دەخوێنینەوە کام سوورەتی قورئانی پیرۆز کۆتا سوورەت بوو کە کۆکرایە بەڵێ پەیوەندێکمانەیە لە پیرەمەگرونەوە کاک ئارام السلام عليكم. عەلەیکە سەلام کاک ئارام گیان کاک ئارام ئەنوەر لە پیرەمەگرون سەلامەت بیا ڕەبی کاک ئارام پرسیارەکەت گوێ لێ بوو الو بەڵێ بەڵێ کاک ئارام گوێمان لێتە فەرموو توبە زۆر باشە کاک ئارام زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت
کاک محەممەد شوانی لە کەرکووک وەردەگرین. کاک محەممەد سڵای خوا لێبێت. عليك السلام كاك محمد. برنامجتان لكم زور سپاس. سورەتی تەوبە لەسەر وەڵامی هاوڕێیانی پێشووی یاخود دەرزانیاری دەبوو. والله زانیاریم نەبوو با لەسەر وەڵامی زۆر باشە، زۆر سپاس کاک محەممەد لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو. بەڵێ دەچینە ناحیەی هەریر خات و زەهرا ساڵحمان لەگەڕ. سڵای خوا لێ بێ. وەڵا ئێمە باشین. زۆر سپاس. خات و زەهرای خۆی بەش باش بن. خات و زەهرا کام سوورەتی قورئانی پیرۆز کۆتا سوورەت بوو کۆکرایەوە؟ والله قد یارمەتیم بدەن. تەوەکەلت عەلە الله شتێ بڵێ بەشکم ئێمەش ئەگەر ئەو جان وڵامی ڕاست هاتووە؟ بەڵێ بەڵێ هاتووە. ئێ با سوورەتی تەوبە بێ. دەی باشەوە ئێمە سوورەتی تەوبەمان بۆ جێگیرکردی خات و زەهرا. کاگێ من بام پرسیارش لە تۆ بکەم لەم بینەیە. کام سوورەت بوو کۆتا جار کۆکرایەوە؟ وڵاهی برام بەو تەسەسولە بێ کە لە قورئان هاتووە کە بەڕاستی لا فاتحة دەست پێکا و بە قول والله تەواو بێ. ئەخیر عادەتەن ئینسان کە ختمەکە لە فاتحة دەست پێکا بە قول والله تەواو بێ. ئێستا کامیانە؟ بەڵام ئینشاءالله تەوبە بێ چکە ئەم شەوی تەوبە و لێخۆشبوونە. زۆر سپاس. ئەوە کاگێ منیش با بنووسم ناو بەشکم چێتی بشکەکە دوایڵن خزمەیان کردووە بەشکم تۆ دەرنەچی. ئەم شۆ من نەڕم سبەی شۆ نایەمەوە. کاک مەهدی هێمن لە قەڵازێ وەردەگرین. کاک مەهدی سڵاوی خوا لێبێ. سلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم، هیوادارم هەر بەردەوام بن. زۆر سپاس. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ وەڵای زۆر نیمە، بەڵام دەڵێم سوورەتی تەوبە. سوورەتی تەوبە. زۆر باشە کاک مەهدی وەڵامت بۆ جێگیر دەکەین. بەڵێ تا پەیوەندیەکی تر وەرەگرین. هادی کاگادی سەڵاح لە چەمچەماڵ. کاگادی سڵای خوا لێ بێ. ئەلو سڵاوی خواتان لەسەر دامات. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بە خێرایی میوانە بە ڕێزەکەتانە. زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە. زۆر سپاس. هەردی سڵاحەدین لە چەمچەماڵەوە. هەردی سەڵاحەدین. کاگەردی جان گوێبیستی پرسیارەکە بووی؟ گوێبیستی بووی. وەڵی دەستا خۆش بێ بەڕاستیەکەی بەرنامەکەتان زۆر جوانە کە ئەو زانیارانە ئیسا خۆدی خۆم نەمەزانی کە گوێبیستی هاوڕێم، بەڵام زانیارەکەتان بەڕاستەکەی زۆر بەسوودە بۆ من. زۆر سپاس. وڵای ئێمە ژێکێک لە ئامانجەکانمانەوەیە کە زانیاری ببەخشینەوەی عەزیز. ئەوە پێشکەوتوو بێ بۆ ئەم زانیاریانە. ئەوەی سەر لە شوێنێ بنیان پرسایە کام سوورەت کۆکراوەی قورئانی پیرۆزە ئێمە حەقەت حەسەنی خۆم قورئانیش ئەخوێنە نەماوە نابنا، بەڵام بە قەنەعەتەوە نەمەزانی. بەڵام بە سوورەتی تۆبەکە دەستا خۆشە بەڕاستیەکەی بەرنامەکەتان زۆر جوانە پێشکەوتووە دەستا خۆش خواتان لەگەڵ. زۆر سپاس کاک هەردی سەڵاحەدین لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ پەیوەندیەکەت. ڕاستیشوان لەم سوورەتانی قورئانی پیرۆز هەر یەکەیان بە شێوازێک زانیاریەکی تێدایە و لەقەبێکی هەیە وەیە هەر وەکو زانیارێک لەگەڵەوەی کە دیاریشی لەگەڵایە زانیارێک دەبەخشینە بینەرانی عەزیز. چینە لای پەیوەندیەکی دیکە. خاتو سارا عەبدوڵڵا لە هەولێرەوە سڵای خوات لێ بێ. السلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ با سوورەتی ئەلتەوبە بێ. سوورەتی ئەلتەوبە باشە. خاتو سارا لە هەولێرەوە. خاتو ئیسرا محەممەد لە کەرکووک. خاتو ئیسرا سڵای خوا لێ بێ. خاتو ئیسرا محەممەد لە کەرکووکەوە. السلام علیکم. عەلەیکم وەسەلام و ڕەحمەتوڵڵا. عەلەیکی سەلام. خاتو ئیسرا باشی شکر. گوێبیستی پرسیارەکەمان بوویت خاتو ئیسرا؟ بەڵێ. ئەی وەڵامەکەی لای تۆ سوورەتی تەوبە. زۆر باشە. زۆر سپاس بۆ ئاەت بێ ئەوە ئەگەر لە ئاەت بێ ئەوە سوورەتی
لە خۆتی تێکمەیە خات و ئیسلام محەممەد لە خۆتی تێکمەیە لە منی وەرگرە با تەوبە بێ خات و سارا تۆ دوێنێ شەو ناو لە تی پکش دەرنەچوو تۆ بوویت پێم وابێ سارا عەبدوڵایەک ئەخەمە کوام ئاخیر ناو ئەمەتە نانا دەست خۆش بێ سپاس بۆ پێوەکەت بۆ جێگیرەکەین خات و ڕێیان محەممەد لە ئەستەی سادەق وەردەگرین ئەم کاتتان باش سەرچاوەکانم سەلامەت بی تاعاتتان قبول بێت ئینشاءڵڵا ئێوەش قبول بێ زۆر سپاس خات و ڕێیان زانیاری دەیە بەڵێ وەڵامەکەی سوورەتی تەوبە سوورەتی تەوبە زۆر باشە خات و ڕێیانە وەڵامەت بۆ جێگیر دەکەین دەچینە هەولێر لای دڵشێر عەبدوڵڵا السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك دڵشێر زۆر سپاس خۆشیە بەرنامەتانێکم بەڕاستی بەرنامەیەکی زۆر بەپیکە زۆر سپاس کاک دڵشێر بەڕاستی جێگای فەرمیدەی خەڵکە سەلامەت بی سپاس دەکەین کاک دڵشێر کام سوورەتی قورئانی پیرۆز ئاخیر سوورەت کۆتا سوورەت بوو کۆکرایەوە بەڵێ با سوورەتی تەوبە بێت با سوورەتی تەوبە بێ باشە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا بەڵێنزان دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان خوانی ڕەمەزان کە بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ جێبەجێ دەکرێت بەس لە مامۆسا دامیش بپرسم مامۆسا با تۆش خەمە لیستەکەەوە ئەی تۆڵی چی یەکەم سوورەتی قورئانی پیرۆز بە ڕێی زۆرینەی زانایان ئەوەی فەرموو ئەوەی کە منیش مطالعە و متابعەم کردبێ لەسەری ئەفەرموون سوورەتی تەوبە بووە سوورەتی تەوبە والله أعلم یعنی دەسەکە کەشف کردی وڵای تر باوەڕ ناکەم کەشف نەبووە دەرە هەر کەسە بەبێ معلوماتی خۆی لەوە ناچێت ڕاستێش بم زۆر باشە ئەمشۆ هیچ بڵام قل والله ئەمشۆ هیچ شعرێک هیچ پەخشانێکی نییە لەسەر تەوبە والله جاخۆ زۆربەی شتەکانی من کە نووسیمە هەر لە هەر شتێکی دوای تێن باقی ئاینیەکەیە بەردەوام بۆ خزمەتکردن بۆ بە ئاین و بە تەوبە و بەرۆڵا ئەوەشم هەیە ئینشاءڵڵا زۆر باشە دانیار چۆر لای کۆتا پەیوەندی خات و سەنا شاخەوان لە سلێمانیەوە خات و سەنا سڵای السلام عليكم عليكم السلام ورحمة الله دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکەش سوورەت کۆتایی سوورەتی تەوبە زۆر باشە خات و سەنا شاخەوان لە سلێمانی بینەرانی عزیز لەگەڵمان بێنەوە لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە هەر لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ پڕگەی پرسیار و وەڵام و هاوکاتیش لەگەڵ هاوڕێیانمان لەگەڵ ئێوە بەردەوامە بین ئازان دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان خوانی ڕەمەزان کە بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ کە ئەم جاریان خواردنی دروستکردنی بریشکە بە سوورۆکراوی پێکەوە بینەری دەبین خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. سڵاوتان لەبێ ئازیزان خۆشحاڵین لە زنجیرە بەرنمەیەکی نوێ لە بەرنمەکانی میوانی کاشۆی نەخزمەتان. لە زنجیرەی بەرنمەکانماندا هەر جارە و شێوازی دروستکردنی خواردنێکتان پێشکەش دەکەین کە بە شێوازێکی گشتی بەرهەمە سروشتەکانی کاشۆی تیادا بەکاردەهێنین. خواردنی ئەمڕۆمان سوورکردنەوەی مریشکە لە ناو تاوە. پێش سوورکردنەوەی مریشکەکە ئێمە پێویستمان بە خۆشکردنی ئەبێت بۆ ئەوەش چەند کەرەستەیەکمان هەیە لەوانە خوێ، گۆشانی تەماتە، لیمەندۆزی، جاترا، بیبەری ڕەش، زیرە، سیر، بیبەری تون و لیمۆ بەسڕایی لەگەڵ بەهاراتی مریشک. ئەمانە تایبەتن بە خۆشکردنی مریشکەکە پێش سوورکردنەوەی. بۆ ئەوەی مریشکەکەمان تام بگرێت پێویستە ئێمە پارچە پارچەی بکەین بەم شێوازە بۆ ئەوەی دەرمانەکان بە جوانی هەڵبژێت و تامی خۆی وەرگرێت. ئێستا دەسەکەین بە خۆشکردنی مریشکەکە.
دۆشاوی شارە زوور بەکار ئەهێنین بۆ خۆشکردنی مریشکەکە کە دۆشاوێکی زۆر خۆش و بەتام و بەرهەمێکی خۆماڵیە تقریباً کەوچکێک لەگەڵ سرکە. بۆ سۆسەکەی دۆشاوی تەماتەما بەکارهێناوە. دۆشاوی تەماتی شارە زوور دۆشاوێکی سروشتیە و بەرهەمێکی خۆماڵی وڵاتی خۆمالە بەکاری ئێنم بۆ خۆشکردنی لەگەڵ سرکەی ترێ. ئەم سۆسە ئەیکین بەسەر مریشکەکەدا تامێکی خۆشی پێ ئەدا. لە دوای ئەوەی کە مریشکەکەمان خۆش کردووە ماوەی کاتژمێرێک بەجێی ئەهێڵین بۆ ئەوەی تام بگرێت دواتر دەست ئەکەیت بە سوورکردنەوەی مریشکەکە. ئێستا تاوەیەک ئەهێنین، تاوەیەک قەبارەکەی کەمێک گەورە بێ بۆ ئەوی مریشکەکە بە تاواتی تایە سوور بێتەوە سەرەکەشی قەپات بێ بۆ ئەوی بپیشێ. ڕۆنی تێ ئەکەین من لێرە ڕۆنی زەیتی کاشۆ بەکارەهێنم کە ڕۆنێکی 100% سروشتیە و دوورە لە هەموو ماوەدێکی حافظە بە پەستانی سارد بەرهەم ئەهێنرێت. زۆر سروشتیە، هیچ زیانێکی لاوەکی نییە بۆ تەندروستی مرۆڤ. لە دوای ئەوەی مریشکەکەمان خۆش کردووە بۆ ماوەی کاتژمێر بەجێمان هێش بۆ ئەوەی تام بگرێت. ئێستا دەست ئەکەین بە سوورکردنەوەی. ئێستا مریشکەکەمان لە سەرەهەتا مریشکەکەمان سوور ئەبێتەوە ئامادە ئەبێت. ئێمە دەست ئەکەین بە لێنانی برنجێک. من لێرە برنجی کوردیم بەکارهێناوە، برنجی کوردی کاشۆ کە بەرهەمێکی سروشتیە و بەرهەمێکی تازەی کارگەی کاشۆیە. برنجێکی زۆر بەتامە، ڕەنگێکی جوانی هەیە، تامی زۆر خۆشە. دەست ئەکەین بە لێنانی برنجەکە. ئێستا مریشکەکەمان وا ئامادە ئەبێت، وا سوور ئەبێتەوە. من بۆ ئەم خوانە کە ئامادەم کردووە کە برنج و مریشکی سوورۆکراوە لەبەر ئەوەی برنجەکەمان برنجی کوردیە پێویستی بە شلەم یە شلەم ئامادە نەکردووە. مریشکەکەش بە هەمان شێوە بە ڕۆنی کاشۆ سوورم کردوێتەوە. ئەویش سروشتیە و تامێکی خۆشی هەیە پێویست بە شلە ناکات. من زەڵاتەیەکتان بۆ ئامادەکەم، زەڵاتەی کاهوو بە نەعنە لەگەڵم بن بۆ ئامادەکردن و چۆنەتی ئامادەکردنی زەڵاتەکە. ئەم جۆرە زەڵاتەیە من پێویستم بە ڕۆنی زەیتی زەیتونە. لێرەدا زەیتی زەیتونی کاشۆ بەکارهێنم کەوا زەیتێکی سروشتیە و تاموبۆنێکی زۆر خۆشی هەیە. بۆ زەڵاتەکەمان بەکاری ئەهێنین، کەمێکەکەین بەسەریە. ئەم شێوازە. ئێستا خواردنەکەمان ئامادە بووە، ئەهێنین بۆ پێشکەشکردن. ئەمە مریشکەکەمانە. ئێستا سوور بۆتەوە. برنجی کوردی کاشۆ برنجێکی جوانە، ڕەنگی جوانە، تامیشی خۆشە، بۆنێ زۆر خۆشیشی هەیە. ئازیزانم ئەمە یەکەم خواردنە لە بەرنامەی میوانی کاشۆ کە پێشکەشمان کردن، مریشک و برنج و زەڵاتە. مریشکەکە ئامادەمان کرد بە ڕۆنی کاشۆ و چەند پێکاتەیەکی تر. برنجەکەشمان برنجی سروشتی کاشۆیە، برنجی کوردیە، تام و بۆنێکی زۆر خۆشی هەیە. زەڵاتەکەش بە هەمان شێوە پێگاتەی زەیتی زەیتونی کاشۆمان تیا بەکارهێناوە و لەگەڵ چەند پێداویستێکی ترکەوە لە دروستکردنی زەڵاتەکە ئاماژەمان پێکرد بوو. لە بەرنامەی میوانی کاشۆدا ئێمە هەر جارە خواردنێک دروست ئەەکەین و هەر جارە خێزانێکیش میوانداری بەرنامەکەمان ئەکات و خواردنی بۆ ئامادە ئەەکەین بۆ هیواین کەوا بەدڵیان بێت. زۆربەی بەرهەمەکانیش کە بەکاری ئەهێنین پێکات و بەرهەمە سروشتیەکانی کاشۆن. تا خواردنێکی تر و بەرنامەیەکی تری بەرنامەی میوانی کاشۆ پێتان شاد ئەبینەوە. خواتان لەگەڵ. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. شواس بهوانات ويامن عودا لرخي جواني جانانات ويامن تو عاشقك وزاري
دیکە نابینی هەردووک بەبێ دۆستی خۆ بێگانە تۆی یا من هەردووک بەبێ دۆستی خۆ بێگانە تۆی یا من تو عاشق و من عاشق سردار که خوغنا تو عاشق و من عاشق سردار که خوغنا گرنا بخودم رو یو خانات ویام خۆش کاگە من دەستی هاوڕێیانیشمان خۆش بێ لەشتان ساغ بێ مانوو نەبن کاگەڵ دەیگیان کاک دامین نازناوە وایە مامۆستا دامی بەڵێ مامۆسایان دێمەلای بەڕێزت تۆ زیاتر بە چ شاعرێک زیاتر متەئەسیری و کاریگەری چ شعرێک وای لێ کردووی کە شعر بنووسی طبعا هەموو شاعیرانی کلاسیک من وەک شخصی خۆم پیان معجبم بەڵام لەوانەیە بەهۆی متابعە و زیاتر خوێندنەوەوە سەرنجی دانەیەکیان لەناو ئەوانە ڕامان بکێشێت من وەکو شخصی خۆم زیاتر لەگەڵ مەحویاتێکەڵ بووم دڵیشم بۆ ئەکرێتەوە و جیاوازیش نییە لە نێوان ئەوان و هیچ شاعیرێکی ترە هەمویان کەم تا زۆر لە جێگە و پێگەی خۆیانەوە خزمەتێکی گەوران بە ئەدەبی کلاسیک بە تایبەتی و عیرفانیش لەگەڵ یا کردووە لە بەیتەکانی پێشوو کە خوێنتەوە من یەکسەر درکم بەوە کرد چکە خۆشم هەر مەحویم خۆشەوێ لەگەڵ دنیا دەبیات تۆزێک بینم خۆشە ینی بە شعرەکانیشتەوە لە ئەدای و لە دەربڕین و لەوانەیە کە خوێنیتەوە زۆری پێوە دیار بێت شعرێکی مەحوید لەبەر نییە بۆمان بڵێیت شعری مەحوی ئەوەی کە من زۆر پێی سەرسام بم لە ناو دیوانەکەیە بەعام ئەو شعرەیە کە ئەفەرمێ ئەوی ئەمڕۆ بە دەوری تەختیدایە هەلهەلێ مەخلوق بەعام شعرەکانی جوانن بەڵام ئەوە وێنایکی جوانی ژیانی مرۆڤی بەعام کردووە حتا لە کۆتایی بە شعرەکە فەرمێ گوهەردانە بە پشکڵدانە مەحوی مامەڵی مەخلوق ئەوەی لەم دنیا ئینسانێکە هەمووی هەر بە هەدەردانی گەوهرێکە گۆڕینەوەی گەوهرێکە بە پشکڵێک کە ئەمە ئەو پەڕی گەیشتنە بە مەقامی عیرفان و ئەو پەڕی تێگەیشتنە لە قل متاع الحياة الدنيا إلا قليل زۆر باشە مامۆستا دامی بە ئەم شەو بەرهەمی دووەمت بۆمانە خوێنیتەوە هەر بێگومان لە بەرهەمەکانی خۆت ئەو بەیتانەی بۆ ئامادە کردووی ئەگەر چەند بەیتی خزمەتمان پێشکەش بکەی بەگەنجی من ئەگەر مردم مەپرسن لە ناخمدا سەری هەڵداوە پیری بەگەنجی من ئەگەر مردم مەپرسن لە ناخمدا سەری هەڵداوە پیری دڵی عاشق کە وەرچەرخا لە عالەم دەبێ پیری طەریقەت بێ بە پیری سەری نەفسی بڵندی پێنەویکە
هەموو دەمیادی حەق بێنێتە بیری هەتاکو زاهیرەن چەشنی گەدا بێ لە ناخیدا لە جێگەی شاه و میری صدیق ئاسا کە بوو پەروانە عاشق بە دەوری یاریدا سەر دەفعی تیری وەکو کۆدەک بە دووی پیرە بە گریان بگریێ بۆ دڵی بێچۆڕە شیری سەرابی مەرگە تینوێتی دڵی من سەرابی مەرگە تینوێتی دڵی من ئەگەر ڕێگایەکی تر بێ لە غەیری لە ئاسمانی ئیمانی پڕغوبارە کە دامی نافڕێ بەم حاڵە تەیری لە ئاسمانی ئیمانی پڕغوبارە کە دامی نافڕێ بەم حاڵە تەیری دەست خۆش بێ مامۆستا بەڕاستی خۆشحاڵم ینی زۆر زۆر جوانت نووسیوە ینی باگراوندێکی مەحمی پێوەی جێگەی خشانە دەستی خۆش بێخۆ مامۆستا ئێمە شتێک لە دڵمایە بیڵم یا کۆپلەیەکمان پێشکەشەکەی ئەم بیرەوەم پێشکەشتان شێرم پیاڵاوەکانە بۆ بیستووە وەڵاهی ئەوە خەتای کاگاران بوو ئاگام لێ بوو بەڕاکردن هاتی ئەوە نە بەڕاکردن ڕۆشمە دەڕات مەژورە لە دەرگام زانی دەرگای مزگەوتە دام کە نات مەژورەوە بەشە ساوی هەستم کرد ئاوازەکانی بۆ لە بیرچەوە کاگە من بە هەر لەو قاڵبەت دیاتە بێین دەرەوە بەسەر هاتێکی خۆشە هیچ شتێکلا نییە بۆ ئێمە بۆ بینەرانی میکەڕیتەوە شت زۆرە ئیتر شتێکە هەر لە بیرکردنەوە تا مابێتەوە وڵی شتمان زۆر زۆرە بەڵام سەفرێ لە شوێنە بووین من مامۆسابی لالکەیوانی حرمەت و ڕێزمی ماچەکەم جلی مەلایەتی لەبەرکرده بوو ئەم هینەکان هەیە مەندی لە میسڕێقان سوورەکەی لەسەر ئەمامەیەکی با بڵێن نەک ئەمامە کۆرە سوورەکان مەندی لەغان تاپۆش لە شوێنێکا بووین هەمووی ئاوا نوێژیە کرد بەس من و مامۆسابی لاڵانیشمانە کرد ئێوت مەخکاکە وەکو ئێمە دیارین و ئاوا نوێژەکەین کاکەیژە بێم کڵاو منەزەمێ لەمە بەسەردەوە تی نابێ و شەرەفی ئیسلامە و شۆنە بێ و ئێ باش ئەم جلانێ بۆ لەبەر کرد و یعنی پێویست بوو لە شوێنێکا بووین کردوی بە چۆن بڵێ بە هینێکی دڵی ناوە لەبەر ئێمە لە شوێنێکی نەبێت لەبەر ئیمامی عومەریانەوە لا نەبین ئەوە وەکو ئەوەی لێت وڵێ تووتێک ماڵێک تووتێکیان هەبوو بە کوردی قسەیان لەگەڵ کردبوو تر زمانێکی کوردی باش فێر بوو بردی لە بەغا فرۆشت بووی عەرەبەکان کڕی بوویان قسەیان لەگەڵ کرد و لێ تێنەگەشتون تر پەڕ و باڵیان لە داخا پێوەنێ شوێ نابیان بۆ بازار بیفرۆشن لە دوو کوردیشدایان بەلای تووتەکەی ئاوتیان سەری و تووتێکی پێی پێکەین پەڕ و باڵی پێوە نەماوتی پێ بکەن هەمووی لەسەر کوردایەتیەوە بەس ئێوەش لەسەر ئیسلام لە پێشی پێشەوە نێژمانە کرد وتم مامۆستا لای بە ئێمە لە شوێنەکەین بۆ دیار بین نا من وان هەستی جیادی وە جا مامۆستا بیلال یەک لەحظە چام بچێتە سەری یا ئەو چای بچێتە سەر من یەکسەر لە هەر شوێنێکاوێ پێکەنینێکی نەوەڵایتر نازانم ئەوە پێکەنینە دروستە بێت ئەگەر لە هەر کات و مۆقی فێگابێ ئیتر نوێژەکەتان بەسلامەت کرد یا پێکەنین بیلال لە دەستی ڕاستمە بوو نێژمان کرد و چووە سوژدە و هەڵسای و هینەکەی کەوتە خوارەوە هەر کەوتە خوارەوە هاتی پێ نەکەنی ئێمەش هیچ منەوت ئەوە نەپێکەنیم ئەوش ئەو نەپێکەنی کە سەلاممان نایەوە نە من بەلای ڕاستە سەڵاومانەوە ناو بەلای شەبارسڵایەوە بووی کاتە وەسعەکەتێک جوای نوێژەکەشمان کردەوە سڵاو لێەوە و لە کاک بیلالیش یادی بەخێر شەڵاسڵاوی لێبێ لە خزمەتی ئابینەویش زۆر باشە مامۆستای من بەرهەمێکی دووهەم یاخۆت شتێکی تایبەتتر بەرهەمی پێما بێ سێمە یا دووەمە بە یەکەم حسێبی کەینە بێت کاکاودێر هەیە تەمەن من زۆر معجیبی شارەکان و
ڕۆح و ناخ و توانەوەی کاکاو دێرم بەڕاستی هەرچەناوە یەکەم جارەوە بێت لە نزیکەوە بە خزمەتیەکە گەین بەڵام هەمیشە دەڵی مەسنجەرەوە زۆر ئاگادارمانە ئەمەم زۆر پێخۆش هەر بە مەحەبەتی کاکاو دێر و پێشکەش بە ئێوە بە بینەرانی خۆشەویستیەکەم بە شێوەی مەقامێک پێشکەشتانەکەم دەبێکەی بێ بیعسەت و صفاتی بێتە بەرباسم لكي ينفخ في الصور أنا باسم أنا الباسم بحمد الله شرخان من أوار ظلمة ريمان بالنور مشعل الهادي رسول الله أبو قاسم لدو فنجاني شواني تورس كيداو لدو هالكاس ضلي حافظ بفاتحة حتى أكون سورة ناس برنجي زردي وبوشي خزان دان طريقنا لبو سلطان آليك بهاهي زائر الخاصم زائر الخاصم ولين دربك ببرداش هتام چه دردی لاداری سری و یام دلی کاسم ئەوا چەند ساڵە چاچەند دوومان بەڵێ ئێستا کە دەیدورێ بەدەستی نەفسی ئەمارە بە عومری لای وەکو داسم بدستي خالي نفسي أمارة بعمري لاري وكداس دەستەکان خۆش بێ مامۆستا دامی هەستێت چۆنە ینی ئەو دێڕانەی لە ئەحساساتی خۆت و وەکو ئیلهامێک بۆ تۆ هاتووە لەسەر کاغەزەکان نووسیوت و ئێستا بە ئاوازێکی خۆشەوە لە شەوێکی مبارەکیشا بەیان نەکرێن وڵی قوربان سەرتا دەستخۆش بۆ مامۆستای من و بۆ هەموو ئەو هاوڕێ و دۆستانەی تریش کە شعرەکانم ئەخوێندنەوە یاخۆت کەم تا زۆر متابعی ئەکەنەوە لە گەورەی خۆیانە نەک لە شاعیری و با بڵێن قەڵەم ڕەنگینی بەندە بەڵام وەکو هەموو کەسێک ئەوە هەستێکی خۆشە کە ئینسان ئەبینە شتەکانی ناو خەڵکدا بڵاو ئەبێتەوە لێی سوودمەند ئەبێ خاصەتەن لە ئەم مەجالە عیرفانی و لە ئەم شەو و کاتە پیرۆزانەدا دەخوێنرێنەوە دەدرێن بە گوێی خەڵکدا زۆر باش کاگە من قەت بووە دەڵێن زۆرێک لە هونەرمەندان و وانی کە سرود دەخوێنن بەوەی کە کێشەی دەنگیان بۆ دروست بێ زۆر ینی پیان ناخۆشە و پێی تێکەچن قەت بووە لە ئاهەنگێکی ئاینی خۆت گەرم کردبێ و ئامادە کردبێ بۆی کە سرودێک بڵێت و لە نیوەیە دەنگ بەڵێ جا یەک شتەیە من لە هەر کەسێکە بوو مناسباتێکە بە یا شتێکە بێ پێشوەخت یەکتری ئاگادارەکەینەوە لە هەر شوێنێکا قرتاتۆ ئەبێ فریام کەوی چون حاڵەتە جاری وایەت
بەڕاستی زۆر ناخۆشە بەدەست خۆشت نییە ئەوە زۆر ڕوو ئەدا بەڕاستی لە مناسەباتە لە بەرنامەی ڕاستە خۆیە قینە بەس تۆزە لە بەرنامە ڕاستە خۆیان وڵات بۆ هەموو ڕەنگە بۆ مووقفێک ناخۆش بێ من دەمەویست گوێبیستی کۆپلەیەک لە دەف بین بە تایبەت چکە دەف بابەتێکی توانم بڵێم زۆر لە مۆسیقا شارەزانیم هەر لە ڕیزی ئامێرێکی مۆسیقی حسابەکرێت دەفش ئەساسی مۆسیقا ڕتمیقانە تۆ وەختێ هاوڕێ ئەگەر کارێکی مۆسیقی بکە عیرفانی بێ غێری عیرفانی دینی بێ غێری دینی مۆسیقا بەتەنیا ناتوانانی شتێ بکە ئەگەر ڕیتم و ئیقاع نەبێ دەف یا زەرب یا هەر ئالەتێکی ئیقاعی پێی مۆسیقایە پێی کارەکەیە کە پێی نەبێ ئەوە ناتوان مێژوویەکی دێرینیشی هەیە دەف بەتەکیت چون دەف دەوڵاتانی لە مجتەمەعی کوردەواریە لە کۆمەڵگای کوردەواریە جۆرێک لە حرمەت و ڕێز لە دەفەگیرێ باوەستای من لە ڕابردوو لە مێژوش قۆڵبینەوە دەف زۆر جار هەمیشە هەر بۆ مەڕاستیمە ئاینیەکان بە خۆشی و ناخۆشی بە شادی و شیوەنەوە زۆر جار سوودی لێوەرگیراوە و سەنگینیەکی تایبەتیە بەتەکی لە زۆر شوێن بینیومە ئەوانی خاصەتەن ئەوانی منتیقەی ڕۆژهەڵات وەختێک یەن دەستێنە دەف پێشە مشتێک دەفەکە ماچەکەن و کۆ ڕێزگرتن ئەنجا دەف لێ دێنن کاتێکی شکتاوە بوو دەفەکە ماچ ئەکەن ئەنجا داێنن ئەوە زۆر حرمەتە حرمەت و ڕێزە بۆ دەف چون دەف ئالەتێکی تەواو کوردی خانەقایی عیرفانیە زۆر ڕاستە باو دوازیزە دەفمان بۆ لێ بەس دواتریش کاکە من ناوی تو ئەو ناوە کێ و ناوی ناوی قەینا دوایی لێ وەرپرسن ێستا ماکیلانیە لەگەڵ کاگالان کۆپلەیەکی خۆش بەدڵی خۆتان چۆن یانەوەی بیتان لێکردێتەوە ئاوال بۆ ئێمە بژەنن شارەزەیەکە لەگەڵ دەفاگەر کەمێک تۆژە بێ کەمێک دەفمان وە لێ بدە ئەکرێت لەگەڵیشی شتێک پێشکەش بکەیت ئەگەر مایکەکەی کەمێک ئەم دەفانە باریکن دەفی خانەقایی تۆزە پانتر و خۆشترە هەرچەنە وەزنی قولسترە بەڵام خۆشترە بۆ لێدان بە ئیجازە ئێوە
فتۆسێک باریکە باشەوە چۆن بەدەست ناوڵای من بەوە شتێکم بیرکەوتەوە وەختی خۆی کۆتایی نەوەدەکان لە ئەحماوا بووین شەوانی قەدر ئەو کات لە گەرمەی ینی زوسان و پاییزان دقیق لە یادم نییە زۆر ناڵیش بووین شەوانی قەدر زۆر درێژ بوو ینی تا وەکوە گەشتی با بڵێن لە ئێوارەوە لە سەعات 5ەوە ئیتر تاریکە بێ شەوان لە قەدر ئەمایتەوە شەوان لەوێ خەڵک بە دەف و بە تەپڵ خەڵکی بە خەبەرە کردووە و ئێستا مۆبایل نەبووانە بوو یادگارێکی خۆش بیت ئەڕۆشتینەوە کاتێ مناڵی ئەترسی تاریکە و کوێستە کارەبانە بوو منتیقی ئەحماواژە کەس و بێ لێژە کابراایەکیش هەبوو ئاینێ هەورازە کابراایەک هەبوو قینا ناوی ناڵم چوو بوو دەف لێ بابۆی خەڵکەکە خەبەر بێتەوە وڵا بۆ لەو سەرەوە دەفەکەی لێبەر نەبوو بوو دەفەکە لەسەر ڕین وەکو تایە هات گرمەیەک بەرزە بوویەوە دەڤای بەلای منە نازانم شۆ چۆن نەبردم زۆر پێم سەری بووم دەنگەل لەکیەوە ئێوە حساساتێک و حاڵەتێکی ڕۆحی دێ و شەوانی خەدوتم وڵای بەلای کاتەوە بەشم وڵات تاماڵە ڕام کرد بەزا کەس نزانێ من مناڵ بووم طبعا ئەمە لە گەڕێکی مەڵکەنی بین ماڵی باوکم مەرقەدێکی لێ بوو مەڵکەنی پیرمەسوور هەموو چوارشەمێ زیکری تیاکرا و زۆر هەراوەریا و یا پراخیانە پێشایە و سواز و خاکە و شتە نەماوە چون بەڕاستی شتێکی جوان نەبوو بوو بە عادەت خەڵکە چوو لەسەر ئەو قەبرە یا پراخیە پێچایە و خێریە کردو کوڕێکیش هەبوو ئەو کاتە من تەمەنم زۆر مناڵ و بەڵام لەوانە بوو تازە گەڕابوو دەستیا بۆ دەف و حەزی کرد و بێ بە دەروێش و ئەوانە جێوی هەبوو بۆ خۆی کرد و بە مەرقەی پیرمەسوورە ئیتر جەوەکەی خۆش بوو نازانم چی ڕوویا بوو هەڵ ڕای کرد و کردی بە هەراو وتی ئەم شەو پیرمەسوور زین و بۆتەوە یەک دوو مەلایکەتی لەگەڵا بۆ ئەمانە و ترساوە و منش هاتووم بەخوا دەفەقەشیان بردوو ئەوتیان چۆن نابێ ئەمانە کە چوین سێرەکەی نییە ئەمە ئاگای بۆ کێلی قەبرەکە هەر سیارە ڕۆیشتووە و تیشکیکەی یابوو لە کێلەکە لێ بوو بە پیرمەسوور ڕێک ئەویش ڕێک دەفەقەی ئەوە نە بەزیابوو بە کێلەکە کولی کردبوو ئەمە بەس کەسیش نەبوو دەست خۆش بێ کاگێ مریان زۆر سپاس سەلامەت بی بەڵێ بینێرانی عزیز لە ئێستادا لە زۆرێک لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان ئیبادەت و نوێژوو ئەنجام دەدرێت و لەگەڵیشیدا لە چەند مزگەوتێک وتار چەند مامۆستایەکیانی وتار پێشکەش دەکەین دەچینە قەزای کەلار لای مامۆستا جاسم گوێبیستی کۆمەڵێک لە بەشێک لە وتارەکەی دەبین پێکەوە بینەری دەبین بۆ وشکانی پێیان کەوتە تەختەی دەسەکەنە شەریک بۆ خوا قەراردان تۆ نابێ قەت لەو کاتە چاوەڕێکی خوا تووشی ناڕەحەتیت کە ئەنجا بێژی من غەڵەتم کرد نا لە کاتی خۆشیە خوات لەبیر بێ تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة لكاتي الرخاء خود بناسين أخوا جار دانش لدل خوشية بيش الحمد لله أخوا سباس بوتو كوا چاو مبيني سباس بوتو كهناس أدم سباس بوتو كجيان أكم سپاس بۆ تۆ کەماڵ و مناڵم سەلامەتە براو خوشکانم لەگەڵا بۆەوەی لە کاتێ تووشی ناڕەحەتی بێوتت یا ئەڵڵا مەلایکەکان بڵێن ئەمە دەنگێکی ناسراوە ئەی ناسینەوە بۆی لە ناڕەحەتی بێتە فریات ساڵی 2006 تازەم ماڵم جیابەوە لە ماڵ باوکم چوونە خانوویەکی کرێ مانگی 180,000 دینار هیچ وەسیلەیەکم نەبوو یعنی مەزدەرێکی ڕزقم نەبوو تەنیا معاشێکم و معاشەکەم 159,000 بوو 59,000 دینار کرێی خانەکەم چەندێکە 180,000 30,000 مۆلیدا ئەمە 210,000 من 159,000 دینار معاشەکەم بوو لەو بازار زۆرێک لەو چیسە خەڵکێک لێرە بێ دانیشت بێت چوومەتە دوکانی زۆر کەسەموت من کەسێکم لە کۆمپیوتەر ئەزانم شارەزام ئەو کاتە سایتێکی ئینتەرنێتم بوو سایت لە کەلار هەر نەبوو سایتێکی ئینتەرنێتم بوو زۆرێک لە وڵاتەکانی جیان ئەو کاتە فەیسبوک وەسایل نەبوو من شتم ئەو کاتە وتار و کۆمەڵشتم نەشتەکە یعنی هیچ وەسیلەیەک نەبوو چەند جاریسە لەوانەیە کەندێ برا هەن لێرە دانیشتوون یعنی لەم مزگەوتە نەبووم پیاوێکی ئەهلی مزگەوتەیە یعنی مزگەوتەکەی خۆشمانی دروست کردووەمانە ڕۆژێ لە ناو بازاڕی سە لەو چێ دانیشتووە نازانم حەمەی حاجی حوسێن حاجی محەممەد لێرەیە نازانم لە ناو بازار ڕۆژێکیان گرتمیاوە دەستمی گرت بڕێ پارە و نازانم گڵا بوو چی وەخسێ ناو دەستم وتی مامۆستا ئەمە زەکاتە بۆ تۆ تومەڵا من زەکات تۆ ناوتی بۆ تومەڵا من هەر زەکات و سەرفترە و شتوەر ناگرم ئەم هەنم نییە ئاخرتی تۆ فەقیری وتم من فەقیر من دەوڵەمەندم سوپاس بۆ خۆ زۆر وەزعم باش دوکان بە دوکانی کەلارە گەڕیام
بۆی ئیشێ بدۆزم و تا دوکانێکم دۆزی و کۆمپیوتەر مانگی 150 ڕۆژی 5,000یشم لە سەریەک یعنی یەکەم جار کاتێت تازە جیابوومە تۆ هیچ وەسیلەیەک نییە بۆ ئەوەی بتوانم یعنی کرێی خانۆکەم دابین کەم ئیلا ئەگەڕیام چون بۆ مەعمەل بلۆکەکانی چەمەکە چون بۆ شامود ئیشەکەم یانوت مامەسە بۆ تۆ ناشێمە لای ئەموو کاکە عەمامەکەم دانەم ئیشەکەم زۆر هەوڵمدا ئیشم بۆ ئاسان دەست ناکەوت بە هەر حاڵ سایتەکەم هەبوو لە ئینتەرنێت ڕۆژێکیان لە مۆبایلەکەمەوە ژمارەیەک لە خارجۆ تەلەفۆنی بەم کرد نووسراوە ئەنناون نەمبەر نەمبەرێکی نەناسراوە ژمارەێکی نەناسراوە ئەو کاتە کەشف نابوو بۆ ژمارەکەم هەڵم کرد وتی سلام عەلەیکم تۆ فڵان مامۆسای وتم بەڵێ وتی مامۆسا دیارەکە بۆت ناردووە لە بەریتانیاوە وتم تۆ کی وەڵڵی ئیزەش نازانم لەوەچی ئەم ڤیدۆ لە فەیسبووک و ئەمانە بڵاو بێتەوە ڕۆژێ ئەو کەسە بەخوا ئیزەش نازانم وتی من خەڵکی چەمچەماڵم و ناویشی وت لەبیرم نەما تی دیارەکەم بۆت ناردە من 30,000م بوو 30,000م ماوە دام نابوو 150,000م پێویست بوو بۆ ئەوەی بیخەمە سەر 30,000ەکە کرێی خانۆکەمی پێ بدەم هیچ وەسیلە نەبوو حتا ئەو ڕۆژەی کە باسەکەم 4 جار ئەم سەر و ئەو سەری بازار چوومە ئەو سەر بازار و هاتمەوە بەشکمێکێ ببینم ڕزگای سلێمانی بزانین ڕامیان لە چ مزگەوتێکە مامۆستایەکی ئاینی لەوێ وتارەکە ڕاستەوخۆ دەگوازینەوە پێکەوە بینەری دەبین چەندین جار هێرش کرا بەڵام سەحابەکان و هاوڵان شکان چونکە ڕۆمەکان لەناو قەڵایە بوون و قەڵاکەش هەمووی مەحکەم بوو هەمووی دیوارێکی بەهێز و مەحکەم بوو نەئەڕووخا دەروازەیەکی تێنە ئەبوو چەندین مسڵمان چەندین جەنگاوەر و مجاهد لەو جەنگەدا بەهۆی تیری ڕۆمەکانەوە شەهید بوو شەوێکیان یەکێ لە جەنگاوەرەکانی ئیسلام یەکێ لە جوندیەکانی مەسلەمەی کوڕی عەبدولمەلیک بەنهێنی بەبێ ئەوەی یەک هاوڵی بزانێت چووە نزیکی دیواری قەڵای ڕۆمەکان ئامێرێکی پێبوو بۆ ڕووخاندن ڕۆمەکان بێ ئاگا بوون لە شەوێکی ئەنگوستە چاوە لە شەوێکە لە 100 ئەم کەسە معەڕەز بوو بۆ کوشتن بۆ وەشاندنی تیری دوژمن بەڵام ویستی مسلمانان ڕزگار کات و ئەم قەڵایە لە چنگی ڕۆمەکان دەربێنێت کارێ بکا بۆ ئیسلام چوو ئەم جەنگاوەرە بە غیرەتە بە هێزە ئەم جەنگاوەرەی کە هاتبوو بە هەشت بکڕێت هاتبوو بۆ خوا ئیشکا دەموچای پێچا بوو شەوێکی تاریک چوو بە هەردوو عێبێت کونێکی قەڵای ڕۆمەکان وای دەروازەکە ڕووخاند دیوارەکەی وا ڕووخاند کە مسڵمانان ئەیانتوانی بڕۆنە ئەو دیوی قەڵاکەوە و دیوارەکە بشکێنن کاتێ مسڵمانان زانیان کە کونی تێبووە یەکەیەکە و دوو وەکو مەفرەزە دەچینە پارێزگای هەڵەبجە پێغەمبەر سامان فەتاح زانین ئەو لە چ مزگەوتێکە و پارێزگای هەڵەبجە و نوێژخێنان تو چۆن ئەم شەوە پیرۆزە بەرز ڕادەگرن سامان سڵاوی خوارد لێبێت و فەرموو بەڵێ سڵاوتان لێبێ لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب ئێستا کەمێک پێش ئێستا خۆی دانیار مانگی ڕەمەزانی پیرۆز مانگی قورئان و مانگی نزا و پاڕانەوە و شەو نوێژەوە مسلمانان دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز زیندوو دەکەنەوە ئێستا لە پشتی منە وەک دەبێنین مسلمانان نوێژ دەکەن شەو نوێژ دەکەن کەمێک پێش ئێستا بە حەڵقەی قورئان خوێندن قورئانیان دەخوێند ئەوەی کە جیاوازە لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب خۆیان لێرە قورئان دەخوێن واتە ئەو کەسانی کە بەشدارن لە حەڵقە قورئان خوێندنەکە هەر کەسە و لاپەڕەی قورئان دەخوێنێ من ئێستا چمە لای مەوسەم لە تایر
ماوەسا سوپاس بۆ دەرفەتە تا چەند گرنگە خۆتان قورآن دەخوێنن ئەم شتێکی جیاوازە لە مزگەوتەکەیەوە. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ خوای پەروەردگار، درود و سڵاوات بۆ گیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە خێراتنی ئەوە کەم سڵاو لە بینەرانی دەکەم. دیارە قورئانی پیرۆز دەماودەم وەرگیراوە لە ڕەب العالەمین، داوێتی بە جوبرەئیل، جوبرەئیل داوێتی بە پێغەمبەری خوا، پێغەمبەری خوایەتی بە سەحابە پێڵەن تەلەقی. لەبەر ئەوە قورئان خوێندن ئەسڵ وایە کە بخوێنرێتەوە نەگوێ لێ بگیرێ. ئەگەر لە سیدی و مۆبایل و ئەوانە شتێکوێی لێ بگرێ باشە، بەس ئەسڵ ئەمەیە بۆ ئەگەرێکی غەڵەتی کرد بۆی ڕاستکەیتەوە. لەبەرەوە ئێمە چەند ساڵە هەرچەند هەوڵیان داوە یعنی ئێمەش تەجی لێدانێن، سیدیەدا بدەین و گوێ لێ بگرین، ئەوە بەڵام ئێمە هەروامان کردووە الحەمدولیلا لەوەتی ئەم مزگەوتە دروست بووە، هەر بە هەڵقەکە وایە چەند کەس دانیشینێکی لاپەڕەیە یا دوو لاپەڕ ئەخوێنین ئەگەر کەم بین یا زۆر بووین، و ئەگەر لەتیفەیەکیش هەبێ لە بەینا بۆیان باسەکەم، و ئەگەر هەڵەیەک هەبێ بۆیان ڕاستەکەینەوە. شەوانی لەیلەتول قەدر لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب چۆن تێئەپەڕێنێەوە بە شەو نوێژ بە دوعا بە ختمی قورئانی پیرۆز، ئەو بەرگانی کە لە شەوەکانە لە مزگەوت ئەنجامەدرێت چین؟ بەڵێ ئێمە لەم دەشەوەی ئەخیرە لە هەر دەشەوە کە هەوڵ دەدەین دابنیشین، ئێوارە دوای نوێژی ئیشا تەراویح حەکەین، 10 ڕکات تەراویح حەکەین. ئێمە تا 20 ڕەمەزان 8 ڕکات تەراویح حەکەین لەگەڵ سێوەترا ئەبێ بە 11. بەس لە 20 ڕەمەزانەوە یعنی با بڵێن ئەوەی ئەخیرەکەی ئەیکەین بە 20 ڕکات بۆ ئەوەی جەمع بکەین لە بەریدی هەردوو ئینەکاکە ئەڵەیەکێک 11 ڕکاتە، هەندێکی ژەڵێن 23 ڕکاتە، لەبەرەوە هەردووکیان بکەین. چەند ساڵە هەروواکەین الحەمدولیلا. جا ئێوارە 10 ڕکات تەراویح حەکەین لە دەشەوی ئەخیرە 10 ڕکات، دوایش کەیەنەوە جوزئی قورئانە خوێنین بە هەڵقە، اینجا دوای جوزئی قورئانەکە 10 ڕکاتی تر تەراویح حەکەینەوە 20 سێوەترەکەین، اینجایتر ئەوە تەواوە بێ. دوای ئەوە کەس بۆ خۆی عیبادەتی شخصی هەیە، پرسیارێکیان هەبێ بیکەن من جوابیان نەدەمەوە. اینجا لەو بەینا ئەگەر شیرینی شتێکی خێرخوازان هاتبێ بۆ مزگەوت تەوزیع ئەکەین بەسەر نوێژخوێنەکانە، دوعاکردن و ئەوانە بەو شێوە بەسەریە بین. تارەوەی کە سەرنجی منی ڕایکێشا لە حەڵقە قورئانەکە ژمارەیەک لە مناڵ و لە چین و توێژە جیاوازەکانش لە حەڵقە قورئانەکە بەشدارن. ئەمە تا چەند سوودەگەێنێ بۆ مناڵانەکە لە قورئان ئاشنا بن؟ هەر هەمومان مناڵی مزگەوت بووین پێگەیشتوین. لەبەرەوە من تەشجیعی مناڵانی کوردستانەکەم، نەڵێن نازانین غەڵەتەکەین، و تەشجیعی مامۆسایانی شەکەم هەڵنەشاخێن پێیانە و تووڕە نەبن ئەگەر غەڵەتێکیان کرد، چونکە ئێمەش ڕۆژێ لە ڕۆژان مناڵێکی بچکۆلە بووین، لەوانەیە مامۆسا 2-3 جار عاجزیش بوو بێ، هەڵەمان کردبێ، جوڵە جوڵمان کردبێ، بەڵام الحەمدولیلا هەم مامۆسایانێکی بەڕێز دەستیان گرتین و دایان نای لە مزگەوت وابەستیان کردین بە مزگەوتەوە، هەم خۆشمان تەحەدیێک کۆڵمان نەدا، بۆیە الحەمدولیلا تا ئێستا هێناومانە و تەمەن خەریکە ئەڕوا. بۆیە من دڵم خۆشە بەو مناڵانە، چونکە مزگەوت ئەگەر مناڵی تیانە بێ وەکو باخی وایە قەڵەمی تازە و نمامی تازەی تیانە بێ، ئەو پیاوە ڕیشتیانە ئەو کەسێنەی بەتەمەنن ئەڕۆن وردە وردە بەرەو پیری و بەرەو ئەوانە ئەچن. بەس کەیێت مەسەرەن جیلی گەورە پیرەکان، جیلی ناوەنجی گەنجەکان و جیلی تازە مناڵەکان، ئەمە هەستێکی تێکەڵە بێ بە یەکەوە ڕەونەقی ئەدا بە مزگەوت، ڕەونەقی ئەدا بە ئیسلام. و لە زمانی پێغەمبەریش هەروە بووە، لە مزگەوت سەحابە مناڵیان بردووە لەگەڵ خۆیانە بۆ مزگەوت، و دوژمنانی دینیش زۆریان پێ ناخۆشە لە دنیاە، حەزەکەن کۆمەڵی پیاوی پیر، کۆمەڵێک خەڵکی یعنی ئەوەی کەوە ساڵا چووە هیچ زەوقێکی نەبێت، ئەوانە لە مزگەوت خەریکی زیکر و تەلیلەی خۆیان بنیتر نوێژەکە چیەکە زەڕێری بۆ پەزەکان نەبێ. بەس الحەمدولیلا ئەم جۆرە ستایلە کە گەنجی زۆرە و پیری ڕیشتبیشمان تایە، هەرچەند زۆربەی زۆریان باوان باپیرن بەڵام هیچیان بەسەرەوە نییە، ئەگینا ئەوانە زۆربەی زۆران کچیان شووی کردو و مناڵیشیە کوڕانژ نییە ناوە، لەگەڵ ئەوشتا مناڵەکان حازرن لەگەڵیانە. ئەگەر بە کورتی پێم بڵێ کاتم وابزانم زۆر نەماوە، چ کار و کردەوەیەک لە شەوانی قەدرا زۆر بکرێت زۆر دووبارە بکرێتەوە باشە؟ والله دیارە ذكر بنوێژ بە قورئان، هەر ذكری سبحان الله والحمد لله ولا إله إلا الله صلوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەستەغفر الله کردن، ئەوە اینجا بیرکردنەوە تەفەکر. اینجا دوایەوە ئەگەر بکرێ نەسیحەتی یەکێک بکەی، یاڵقەیەکە دەبێ کۆمەڵێک ئامۆژگاریان بکەی، ئەوانە هەر هەمووی باشن لە لەیلەتول قەدر، بەخشین لە شەوانی قەدرە،
بەخشین بە ماڵێکی فەقیر هەژارێک هەموو ئەمانە دوعاکردن بۆ حاڵی مسلمانان ئەو حاڵە نەخوازراوەی ئێستا جیهانی ئیسلامی پیاتی ئەپەڕێ کە هەموو یعنی لە ژێر ناڕەحەتی و مەینەت و برسێتی و قەهر و ژێردەستەییان من و ئەزانم ئەوانە زۆر باش بن بۆ ئەم زەمان و کاتی کە ئێمەتی کەوتین سڵاو بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش بەڵێ دانیاروی کە مامۆسامە لە تایر ئاماژەی پێکرد بڕکەکانی شەوانی قەدرن لە مزگەوتی عومەری کوڕی خەتابی هەڵەبجە سپاس بۆ هاوکارمان کاک سامان لە هەڵەبجەوە دەچینە لای هاوکارمان ئازاد ئۆمەراوایی لە سۆران کاک ئازاد سڵاوت لێبێ و شەوت باش ئێوە لە بینەرانی بەڕێزیش بێتان تاعات و عیبادەتان قبول بێتن من لە ناحەی خەلیفانم لە مزگەوتی ڕاستیم دیارە لە ناحەی خەلیفانیش لە سەرجەم مزگەوتەکان مسلمانان دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە مزگەوتەکاندا نیشان بە شەو نوێژکردن هەروەها قورئان خوێندن هەروەها گوێگرتن لە وتاری مامۆستایانی ئاینی دیارە مسلمانان لە سەرجەم مزگەوتەکان کۆ بنەوە وەکو ئەبینن لە ئێستادا مسلمانانێکی زۆر لەم مزگەوتە کۆبوونەتەوە هەر لە پیاوانی بەتەمان و گەنج و مناڵان بە ئامانجی بەدەستهێنانی پاداشتێکی گەورە ڕوو لە مزگەوتەکانەکەن بە ئومێدیەوەی کەوا لە شەوانی قەدری پیرۆزە شەوی قەدریان بەنسیب بێتن من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بەڕێوەچوونی پەرستشەکان ئەچمە لای مامۆستای مزگەوت مامۆستا کامەران سڵاوت لێ بێتن مامۆستا بەرنامەکانتان چۆن بەڕێچن شەوانە لە مزگەوتی ڕاستی لە ناحیەی خەلیفان سەرەتا بەناوی خوای پەروەردگار بەخێرات نەچی گەرمی جەنابتانەکەم وادارم خوای پەروەردگار موفق و سەرکەوتوتان بکات لە گواستنەوەی ڕاستەخۆی کەشی عیبادەت و تاعات لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان خوای پەروەردگار دەست بە تەمەنتانەوە بگری و موفق و سەرکەوتوتان بکات دیارە ساڵانە کە مانگی ڕەمەزان ڕوو لە هەرێمی کوردستانەکە و لە تەواوی عالەمی ئیسلامی ئەکا خەڵک بە جۆش و خڕۆشەوە پێشوازی لە مانگی ڕەمەزانەکە و بەو پەڕی دڵفراوانیەوە عیبادەت و خواپەرستی لەو مانگەدا ئەنجامەدەن بە تایبەت کاتێکەوە دەشەوەکانی ئاخری مانگی ڕەمەزان ئەهێن ئەبینین تاکتاکەی مزگەفتەکانی کوردستان پڕ ئەبن لە خەڵکی نوێژ خوێن دەهێن نزا ئەکەن ئەپارڕینەوە لە خوای پەروەردگار دوعا ئەکەن ومێدەوارین کە خوای پەروەردگار دوعای هەموو لایەکمان قبول بکە عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول بفەرموو و پاشانیش داواکارین لە خوای پەروەردگار کە بەخێر و فەزلی ئەو مانگە پیرۆزەی بەهۆی ئەو هەموو عیبادەتی کە لەو مانگە یەکرێ بکات بە وسیلەیەک بۆ لابردنی ئەو بەڵاو ئەو موسیبەتانەی کە بەسەر تەواوی عالەمی ئیسلامی دەهاتن بە تایبەتی ئەو ڤایرۆسەی کەوە یقەی کۆمەڵگەی مرۆڤایەتی گرتووە خەڵکێکی زۆر گیانی لەدەستداوە هیوادارین ئینشاءالله بە بەرەکەتی مانگی ڕەمەزان و بەهۆی دوعای مسلمانانەوە خوای پەروەردگار ئەو نەخۆشی و ئەو ناخۆشیە لەسەر هەموو لایەکمان هەڵبگرێ بەنسبەت بەرنامەکانمان لە شەوانی مانگی ڕەمەزان ئێمە لە هەموو ساڵێک لە کۆتایی دەشەوەکەی کۆتایی مانگی ڕەمەزان خەڵک پەیتا ڕوو لە مزگەوتەکانەکە سەرەتا کاژێرێکمان داناوە بۆ قورئان خوێندن و بۆ نوزاکردن و بۆ دوعاکردن پاشەوە دەست ئەکەین بە قیام اللەیل بە شەو نوێژ ئەنجامدان لە پاش تەوابوونی شەو نوێژەکانیش مامۆستایەکی بەڕێز هەرزار و مامۆستایەک تاریخ حاضرەی پێشکەش ئەکا لە ماوەی 15 خولەک پاشانیش بڕگەکمان هەیە بە ناوی بڕگەی سوال و جوابی شەرعی خەڵکێک گە پرسیارێکی هەبی لە خوشکان و لە برایان ئاراستەیە کات و وڵامەکەی خۆی وەرەگری بە حکمەوەی ئەم دەشەوانە مسلمانان بوو لە مزگەوتەکانەکەن بۆ ئەوەی پاداش شەوی لەیلەتول قەدریان بەنسیب بێتن چ شتێک زەڕورە کەوا مسلمانان تیایدا ئەنجام بدەن و پێغەمبەر صلی الله علیه و سلم تاکیدی زیاتر لەسەر چی کردوتەوە لەم شەوانە دیارە ئەو مانگانە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی عیبادەتە و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین فەرمایش پێمانە فەرموو کاتێکەوە مانگی ڕەمەزان هات بە دڵێکی خاوێن و بە تەوبەکردن و پەشیمان بوونەوە لە گوناهەکانی ساڵانی ڕابردوو ساڵی ڕابردوو بە تایبەت پێشوازی بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان جیهادێکە و جەنگێکە ئینسان بەرپایەکە لەگەر نەفس لەگەر شەیطان ئەبێ سەرەتا دەست بکات بە خاوێنکردنەوەی ناخی خۆی لە هەموو ئەو شتانی کە خوای پەروەردگار کە نەهی لێکردون و ئەوانە دەبی دڵی خۆ خاوین کاتەوە تەوبە بکا بگەڕێتەوە لای خوای پەروەردگار پاشانیش لەو شەوانەدا گەورەترین عیبادەت ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تەرکیزی لەسەر کردیە بریتیە لە ئەنجامدانی شەو نوێژ پاڕانەوە لە خوای پەروەردگار و هەروەها ئەنجامدانی کۆمەڵێک زیکر و ورد کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژیانی خۆی بەردەوام ئەو زیکر و وردانەی خوێندوونە و ئێمەشی هەنداوە لەسەرەوەی کەوە لەو شەوانەدا خۆمان تەفەڕوخ بکەین
لەو عیبادەتکردن و خواپەرستی بە هەموو جۆرەکانیەوە. سپاس بۆ مامۆستا کامەران پێشنەژوتان خوێن لە مزگەوت ڕاستی لە خەلیفان زۆر سپاس دەکەین. بەڵێ وەک ئەبینن کەوا لە مزگەوتەکانی ناحیەی خەلیفان مسلمانان بە جۆش فرۆشەوە ڕوو لە مزگەوتەکانەکەن بۆ زۆر سپاس بۆ هاوکارمان کاگازادۆ مەراوایی لە ناحیەی خەلیفانەوە لەگەڵمان بوون. بەڵێ ئایزان ئەو دیمەنانەی بینن لەسەر شاشەی پەیام ئەوە مزگەوتی حاجی کەریمی بێکراسە لە سلێمانی هاوکارانمان دیمەنەکان بۆی عەزیز دەگوازنەوە دیارە شەوانی قەدرە و مسلمانانێکی زۆر لە شاری سلێمانی لەو مزگەوتە کۆبوونەتەوە و خەریکی ئەنجامدانی عیبادەت و پەرستش و نوێژی سونەت و وەروەها قورئان خوێندنەوەن وەکو عادەتێکەوە هەموو مسلمانان لە شەوانی پیرۆزی قەدر لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە مزگەوتەکان بە درێژایی شەو دەمێننەوە و عیبادەت و پەرستش ئەنجام دەدەن. ساڵانی ڕابردوو تەنها لە شەوە تاکەکان مسلمانان دادەنیشتن وەکو عادەتێک بەڵام ئێستا وای لە هاتۆ کە دەشەی کۆتایی هەموو شەوێک مسلمانان لە مزگەوتەکەدا مزگەوتەکانی هەرێمی کوردستاندا کۆ دەبنەوە و عیبادەت و پەرستشی خۆیان ئەنجام دەدەن بەڵام ئەوەی کە سەرنجی دیارە و ئەوەیە کە زیاتر مسلمانان لە شەوە تاکەکاندا ڕوو لە مزگەوت و پرسشەکان و عیبادەتەکانیان ئەنجام دەدەن. شەوانی قەدر شەوانێکی هێجگار پیرۆزە بۆیە مسلمانان ئەم دەشەوەی کۆتایی دادەنیشتدا بەو هیوایی کە یەکێک لەم شەوانە بتوانن شەوی قەدریان بە نسیب بێت کە خێرەکەی زیاترە لە هەزارمان کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێدەکات بۆیە مسلمانان نایانەوێت ئەو خێرە گەورەیە ئەو چاکە گەورەیە کە لەو شەوەدا هەیەوە و عیبادەتانەی کە بە چەند هەزار بەرامبەر بۆیان ئەژمار دەکرێت لە دەستیان بچێت. بەڵێ ئایزان ڕاستەوخۆ دەچینە قەزای دەربەنی خان لەوێ هاوکارمان وشیار محەممەد وەردەگرین وشیار سڵاوت لێبێ و شەوانی قەدر لای بەڕێستان لە چ شوێنێکی لە دەربەنی خان لەوێ چی دەگوزارێت؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام لە ئێستادا لە قەزای دەربەندەخانم بۆ گواستنەوەی زانیاریەکان لەسەر زیندووکردنەوەی شەوانی قەدر لەو قەزایە لە ئێستادا پێشنوژ و تاکوونی مزگەوتەکەم لەگەڵدا دەمەوەی زانیاریەکانی زیاتر لەسەر ڕێکارەکان وەلیمان کاردا پلانەکان و نەخشەڕێگەی مامۆستا بۆ بەڕێکردنی هەم مانگی ڕەمەزان و بەتایبەتی لە شەوی کۆتاییدا کە بەشێک لە مزگەوتەکە دوای تەقان کراوە بە خانمان دەمەوەی زانیاری زیاتر لە مامۆستا وەرگوی مامۆستاگەر بارێکنێ بفەرمونە ئێرە بە شێوەیەک گشتی وەکو پێشنوژ و تاکوین لە مزگەوتەکانی قەزای دەربەندیخان باسێک لە با بڵین ڕێکارەتن دروستیان وەکو دەبینم لە ئێستادا بەشێکی زۆر لە ڕێکارەکان جێبەجێ کراوە کە خۆی دەبینێتەوە لە جیاوازی بینی سەفەکان و لە هەمان کاتیشدا دووربەستان وە لە هەمان کاتیشدا بڵاو پێکردنی نوێشخوێنەکان بە شێوەیەک گشتی پاسکیەوەمان بۆ بکەین هەم قانمان ئایا بەشدارن لە زیندووکردنەوەی شەوانی قەدر لە هەمان کاتیشدا باسێک لە بەرنامەکانی دروستیەکانمان بۆ بکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەڵاوات لەسەر پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. پێشەکی سڵای خوای گەورەتان لێبێت لە بینەر و بیسەری تەلەڤیزۆنەکەتان ئێوەش بەخێر بێن. ئێرە قەزای دەربەنی خان مزگەوتی حاجی کاکی هاتوین بۆ ئەنجامدانی نوێژی تەراویح و شەو نوێژ لە مزگەوتە. ئەلحەمدولیلا خەڵکی خۆتان ئەیبین بە ڕوتینێکەوە بەشداری نوێژی تەراویح و هەروەها زیندووکردنەوەی شەوانی لەیلەتول قەدر بە ئومێدی ئەوەی خوای گەورە چۆن یارمەتی داین لە ئەوڵەوە بە خزمەتی ئەم مانگە گەشتین هەروە یارمەتیشمامدا بە خزمەتی ئەو شەوانی کۆتایی لەیلەتول قەدر بگەین. ئێمە وەکو خۆمان بەرنامەی تایبەتیمانەیە لە مزگەوتە تقریبا لە 12:04 بۆ دواوە دەست ئەەکەین بە شەو نوێژەکەمان دوای نوێژی وەتر هەندێک ئیسراحەت وەرەگرین پاشان مەوعیزەمان هەیە بابەتێکی گرنگ باسەکەین بۆ مسلمانان پاشان ئەگەر مەوداکە هەبوو نوێژی سەڵات تەسبیح ئەنجامەدەین پاشان ئەگەر مەجال هەبوو قورئان ئەخوێنینەوە هەمومان گوێ لێگرین و ڕقەمی سەحیفەکە بەیانەکەین بۆ خەڵکی و بۆ نوێژخوێنانی بەڕێز بۆ ئەوەی ئەوانش بەشدار بن. ئەم بەرنامانەمان هەیە و لەگەڵ ئەوەشە جێگەی تایبەتیمان هەیە بۆ ئافرەتانی بەڕێز ئەو خانمانی شارەکەمان کە ئەوانش بە گروتینێکی یەکجار زۆرەوە ئەگەر خۆتان دوای دەرەفەت هەبوو بیگوێزنەوە بەشدار بوون لە نوێژی تەراویح و هەروە زیندووکردنەوەی شەوانی لەیلەتول قەدر
بە ئومێدی پێشتە ئەوەی بڕم ببورن بەس بۆ ئەوی سوود لە کاتەکەش ببینی باسی کێم بۆ کەی جیاوازی ئەبینی لە 4 ساڵی ڕابردوودا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە بەشێک لە هەوڵاتیان سڵ بکەنەوە لەوەی کە بێنە نوێژی بکەن. ئەوەشم هەر عەرزە کردی ئەوەیە کە خۆتان بە چاوی خۆتانەی بینن یعنی الحەمدولله هەر هەست ناکەی نەخۆشینی کۆرۆنایشە زۆر بە ڕوتینێکەوە هاتوون و بەشداری نوێژی تەراویح وە زیندووکردنەوەی شەوانی لەیلەت القەدر بەڵام لەگەڵ ئەوەشە ڕێنمایەکان جێبەجێکەین هەموو شتێکمان هەیە جێبەجێمان کردووە خەتمان داناوە نوێژخوێنان پابندن و لەخوا بە زیاوێ ینی هیچ فەرقێک ناکەی لەگەڵ ساڵانی پێشووترا کە بڵێ وەڵی خەڵکەکە سار بووەتەوە لەوە بەڵکو زۆرتر ئامادەی ئەوەن کە لەم ئەخیرا لە شەوانی لەیلەت القەدرە بە تایبەتی تاکەکانی لێخۆشبوونی خوایی بەدەست بێنین. مامۆستا بۆ ئەوەی سوود لە کاتەکە بینەوەی زۆرترین پەیامیش لە ڕێی پەیامەوە بگواستنەوە باسێک لەوە بکەن ئایا شەوی 27 تایبەتمەندیەکی هەیە و لە هەمان کاتە چاوەڕێ دەکەن ئایا ژمارەگەر بەم شێوەیە یان نەخێ 27 شەوی 27 زۆر هەرە باڵغترە بێت و هۆکاری چییە ئەم شەوە بە جیاکراوەتەوە لە دەشەوەکەی تر لای بەشێکی زۆری مسلمانان کە زیاتر تیشکەکان لەسەر ئەو شەوەیە. طبعا معلومی جەنابتانە شەوی 27 لەیلەت القەدر تایبەتمەندیەکی تایبەتی هەیە هەم وەکو ئیشارەتی ئاەتەکەی قورئان کە بەپێی ئیعجازەکانی قورئان ئەوانەی کە پسپۆر بوون لێکیان داوەتەوە ئەڵێن 30 کەلیمەیە ئەم 30 کەلیمە 3 کەلیمەی لەیلەت القەدری تیا دووبارە بووەتەوە و ئەمەش ضرب و تەقسیماتێکیان کردووە کە لەیلەت القەدر بە کەلیمەی هي ئیشارەتە بۆ لەیلەت القەدر کە ئەکاتە ژمارە 27 وەڕێی زۆری جمهوری عولەماکانی لەسەرە کە شەوی تاکەکەی کە کەوتۆتە شەوی 27ەوە بۆیە نەک هەر لە شارەکەی ئێمە لە هەرێمی کوردستانە شەوی 27 تایبەتمەندیکی ئێجگار زۆری هەیە ئەم مزگەوتەی ئێمە تقریبا نزیکەی 1000 نەفەر ئەگرێ و ئافرەتانش نزیکەی 400 نەفەرە ئەبینی ئینشاءالله گەتەبن. زۆر سپاس بۆ پەیامێرمان وشیار محەممەد کە لە دەربەنی خانەوە لەگەڵمانەوە سپاس بۆت لازان دەچینەوە لای میوانەکانمان کاگە من دەگەڕم لای بەڕێزە سرودێکی هەیە زۆر حەزم لێتی من ئەوەی کە تا ئەبەت ئەگەر بتوانی کەمێکمان بۆ بڵێت و دوا بەرهەمیشمان دواتر پێشکەش بکەیت. تابت 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 عاشقيتم من شعلي مرجاني شعلي مرجاني ناودر يا بومن شعلي مرجاني شعلي مرجاني ناودر يا بومن من عاشقي جمالي بيغامبر من عاشقي جمالي بيغامبر من نمين زلف قاري حيدار جلي ويحق بعد استسماي منها جلي ويحق بعد استسماي منها وقت ديني مصطفى يسار سلمى وقت ديني مصطفى يسار سلمى تابت 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 عاشقيتم من شعلي مرجاني شعلي مرجاني نعود اليوم أي زميني ما دينايك يعيش أهيني صدخاك روم وعجميش دامانت تقول شواء لما عالقل دامانت تقول شواء لما عالقل تا قيامات أمين عشق قلبه تا قيامات أمين عشق قلبه تابت 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 عاشقيتم من شعلي مرجاني شعلي مرجاني نودي البومن
انتظاری یاری من چرای روشنی بداری هر شوان چاو انتظاری یاری اكو شمعي شبستان عزيزا اسوتي هر وكو باروان بيكو ببي ميلي وفاك درو لك كم ببي ميلي وفاك درو لك كم بهردولا برم ميران بيتو بهردولا برم ميران بيتو تابت تابت عاشقي توم عاشقي مرجاني شعل مرجاني ناو دریای خۆش و سەلامەت بی مامۆستا دامی ئەو بەرهەمانەی ئەو بەیتانەی لە نووسینەکانی بەڕێزت بۆ ئامادەکردوین پێمان خۆشە گوێبیستی چەند بەیتێکی تر لە نووسینەکانت بین چیت بۆ ئامادەکردوین بۆمان بخێنیتەوە پێمان خۆشە ئەگەر بەرهەمێک بێت کە خۆت زۆر خۆشێ و بەرهەمەت زۆر پێی متەسیری ئەگەر وڵی جا خۆی لەناو ئەدیبانە قسەیەک هەیە باوە فەرمونون ئەو بەرهەمانەی نووسەر ئەینووسێ وەک ڕۆڵەی خۆی وایە جا بە گشتی بەڵێ جیاوازیەک هەیە بەڵام هەمووی خۆشەویست هەمووی خۆشەویستە و هەیشە لێی ساردی بە حکمیەوەی مەسەلەن جار هەیە هەستەکەی تەتەوڕێکی زیاتر ئەەکەی یان فکرە و ئایدیات لەو لایەنەوە ئەگۆڕێ لەوانەیە زۆر حەزە بە و جۆرەی پێشووتر نەبێت کە نووسیوتە بەڵام من بەعام تا ئێسەکانەکە هەر لەسەر کلاسیک نووسیومە بەعام لە هیچیان پەشیمان نیم و هەمووشیانم پێ خۆشە بەڵام پێم خۆشە ئەو شعرەتان بۆ بخوێنمەوە مامۆساش پێشتر باسی ئەوەت فەرموو کە شتێکت هەبێ لەسەر تەوبە منیژەم شعرم لەسەر نەفس و تەوبە نووسیوە ئینشاءالله ئەوەتان پێشکەشەکەم من لتنصيبي حق تصليبي تو واصل دكم من لتنصيبي حق تصليبي تو واصل دكم من حياة بوم ماتي قاسي تو واصل دكم من سري مستم تشيك جاوي دستي قردلول من كبو يوم التلاقم جوري تو حاصل دكم من كعمري خوم بفرشي حانك دراخستوا من كعمري خوم بفرشي حانك دراخستوا من بخوشي اير حتما جنة معاطل دكم من هتاتا في قيا قرسي برم بدواتوا بو سرابي كاوني ظلمت سير خو ماطل دكم من هتاتا في قيا قرسي برم بدواتوا بو سرابي كاوني ظلمت سير خو ماطل دكم من بباورنا بصد أسفار فرع المعمل هروكو سكران ومجنون قسي باطل دكم من بباورنا بصد أسفار فرع المعمل من ببارنا بصد أسفار فرع المعمل هروكو سكران ومجنون قسي باطل دكم مزرعي أولى بدستي آقري غفلت كسوت آتشي نفسي لعين تشبيه صدقات دكم من لبحري شهوتام نفس ما سيدم قراو هر دڵێ دامی بەرەو ئەو دۆزەخەت نازڵ دەکەم هەر دڵێ دامی بەرەو ئەو دۆزەخەت نازڵ دەکەم
خوا دەستی خۆش بێ خێر بێتەوە وەزن و قافیل لە شعردا بەپێی شعرەکەیە بەپێی بابەتەکەیە کە هەڵی دەبژێرن ینی ئەو ڕیزبندی ئەو دیێڕانی کە ئەینووسن ئەستا چ پێوەرێکە شعر بەگشتی خۆی لە دوو بەشدا ئەبینێتەوە شکل و مەزمون مەزمونەکە ئەوەیە کە پەیوەندی بە لایەنە ناوەڕۆکی شعرەکەەوە هەیە هەر لە سوڕی شعری و فەنی و ئەو بابەتانە لایەنە کەیتریشی لایەنی شکلە کە ئەمەش زیاتر خۆی لە وەزن و قافیە و ئەو بابەتانە ئەبینێتەوە جا شعرەکانی بەندە زیاتر لەسەر عروضی عەرەبیە ئەو شانزە بەحرەی زمانی عەرەبی کە هەیە عامەتەن لە هەمویان کەم تا زۆر نووسیمە بەڵام زیاتر حەزم لە بەحری ڕەمەل و هەزەجە کە زۆربەی شعرەکان دەستەکانت خۆش بێ و لەش ساغ بێ مامۆستا هاوکارانمان ڕاستەخۆ دیمەنی مزگەوتێکمان بۆ گوازنەوە کە نوێژەکان بینەریان دەبێت صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين ولو نشاء لطمسنا على فاستبقوا الصراط فأنى يبصرون ولو نشاء لمسخناهم على مكانتهم فما استطاعوا نكسه في الخلق أفلا يعقلون وما علمناه الشعر وما ينبغي له إن هو إلا ذكر بەڵێ ئایزان دیارە ئەوە بەشێک لە دیمەنەکانی مزگەوتەکانی ناو شاری سلێمانی بوون کەوا بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری کوردستان مسلمانان بۆ بەرزڕاگررتنی شەوانی قەدر پەرستشەکەن. ببورن بڕیار بوو لە بەشی دووهەمیش پرسیارەکان لەگەڵتانین بەڵام شەوەکان و بابەتەکان زۆر بوون ئەم شەو پرسیارێکمان کەوا بۆ خوێندنەوە هاوکارم دانیار ئەگەر پرسیارەکە بخوێنێتەوە هەموو وەڵامە ڕاستەکەشتان پێ بڵێ و دوایشتریش تیر و پشک دەکەین بۆ ئەو وەڵامە ڕاستانەی کەوا ئەم شەو وەڵام درانەوە زۆرە لەوەی یازیز وەڵامەکەیان ڕاست بوو. پرسیارەکەمان کام سوورەتی قورآنی پیرۆز کۆتا سوورەت کۆکرایەوە سوورەتی تەوبە بوو. ئەمە وەڵامە ڕاستەکانن دانیان من ئەم شەڕەت تووشی خۆم ناکەم چکە دوو لە میوانەکانیشمان ناویان تایە دەبەشم ناوی خۆشی دەرچێ وەڵای مەژ نازانین جارێ هەدیەکە کاکجلال لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە و کەسەی خەڵاتێکی تایبەتە وەڵاهی منیش نایزانم ئەو نەزانڵێ ئیشەڵڵا ئەگەر خۆم دەرچووم تۆ شەبم ئەگەر هەر کەسێکیش دەرچوو شەریکی جا کاگێ منەمانە ئەر شەو نایەک دەرەچێ سیناو لە کۆتایی دەرەچێ و ئێمە بێت دوو کەس قەبام شو خۆم بووم دوای نەڵم قۆپی کرد بەخوا گاگێ من خۆبی بەخوا بەدڵ کردوم کاک مەهدی هێ من لە قەڵاتزێ نیوەی هەر خۆم کاک مەهدی هێ من لە قەڵاتزێ کاک مەهدی دواتر پەیوەندی بکە بۆ ژمارەی کە لەسەر شاشەکە دەنووسرێت و بۆی کە ناونیشان تۆمار بکەن. بەڵە بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارانمان لە کۆنتترۆل کە ئەم شەوانە زۆر لەگەڵمان هیلاکە بن لە شیان ساغ بێ ماندوونە بن خی گەورە بە جر و پاداشت و خێر بۆیان بنووسێت لەگەڵ هاوکارم دانیار لەگەڵ ئەم هاوڕێ بەڕێزانە بڕگە بابەتەکانی ئەم شەوی مهری ڕەمەزان و بڕگەی ئەوینی قەدر بە بەرهەمێکی کاگهێ من پێنجێنی
کۆتایی پێێنن کاگەمەن ئەو هەر لەگەڵمانە بێ ئیشەڵا مامۆستا دامی زۆر بەخێر بێ ئەمشەو گەورەت کردین هاوکارانی عزیزم لەشتان بینەرانی بەڕێزی ئەوەش بەخوای گەورە سپێرین لەشتان ساغ بێ و تاعات و عیبادەتتان قبول خواتان لەگەڵ سپاس بۆیەوە بۆ ماندووبوونتان سپاس بۆ بینێ لە خۆشەویستانە کە تای سەبە دیارمانە دانیشتون بە هیوام ئەم شەوی قەدر ببێتە خێر و بەرەکەت و دابارێتە سەرخوانی هەموو مسلمانێکی عزیز بە تایبەت کوردانی کوردستانی خۆمان ئامینەئینشەڵڵا. ئەی شاهی مەکە حاکمەکەی شاری مەدینە ئەی شاهی مەکە حاکمەکەی شاری مەدینە ئەی ڕەحمەتی حەق گوشەی گوزاری مەدینە قوربانیە بەمە گوزاری مەدینە ڕەحمەتیکە بەم حاڵەت و بەم دێوە حەزینە ڕەحمەتیکە بەم حاڵەت و بەم دێوە حەزینە ڕۆژێ ببێزی یارەتی ڕەوزاتە نسیبە ئەی گەلمەتەڵا ئاهوە بەم خاک و زەمینە ئەی گەلمەتەڵا ئاهوە بەم خاک و زەمینە سەد مرتبە قوربانی خوبانی قەدەمەی بە سەد مرتبە قوربانی قەدەمەی بە ئەی لەحزە بە چاوی کەرەمە ئەم مەجلیسە تۆ ببینە ئەی شاهی مەکە حاکمەکەی شاری مەدینە ئەی ڕەحمەتی حەق گوشەی گوزاری مەدینە هەموو بینە خادم و مەداح لە حزورێ هەموو بینە خادم و مەداح لە حزورێ ئەی خەوەس و سەقا لای تۆ تەلەب مالکە مەدینە ئەی خەوەس و سەقا لای تەلەب مالکە لە مەدینە ئەی شاهی مەکە حاکمەکەی شاری مەدینە ئەی ڕەحمەتی حەق گوشەی گوزاری مەدینە هەموو بینە خادم مەداح لە حزورێ هەموو بینە خادم مداح لحزوري يا رسول الله يا أي غوث السقرين تلمك أجل مدينة